ئەم کاتتان باش. ئێران دوایین مۆڵەت بۆ چەککردنی حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دیاری دەکات و دەڵێت ئەگەر تاوەکو مانگی ئەیلول واتە کەمتر لە 2 مانگی دیکە بەڵێنەکان لەو بارەیەوە جێبەجێ نەکرێن هەوا تونتر لە جاران هێرش دەکەنەوە سەر پێگە و بارەگای ئەو حیزبانە لە قوڵای خاکی هەرێمی کوردستاندا. ئەم هۆشداری ئێران ئەمڕۆ لازاری محەممەد باقری سەرۆک ئەرکانی هێزە چەکدارەکانی وڵاتەکەەوە ئاشکرا کرا. باقری با ئاژانسی تەسنیمی سەرباز سوپای پاسدارانی گوتووە حکوومەتی عێراق پابند کراوە کە دەبێت تاوەکو مانگی ئەیلول حیزبە دژبەرەکانی کۆماری ئیسلامی لە هەرێمی کوردستان چەک بکات. دەشڵێت ئەگەر عێراق بەڵێنەکانی لەو بارەوە جێبەجێ نەکات هێرشی تونتر دووبارە دەکەنەوە. ئەم هۆشداری و دوامۆڵەتەی کە محەممەد باقری باسی دەکات پاژەوە دێت 4 مانگ لەمەوبەر ڕێکەوتنێکی ئەمنی لە نێوان عێراق و ئێران لە بەغداد ئیمزا کرا. بەرپرسانی هەردوو لانەیان شاردەوە کە مانجی سەرەکی ڕێکەوتنەکە بۆ کۆتای هێنانە بە چالاکی حیزبە دژبەرەکانی ئێران لە هەرێمی کوردستان و کۆنتڕۆڵکردنی سنوورەکانی نێوان هەردوو وڵات. لە پاش ئیمزاکردنی ڕێکەوتنامەکەوە قاسم عەرەجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق زیاد لە جارێک سەردانی هەرێمی کوردستانی کردووە با مەبەستی جێبەجێکردنی ناوڕۆکی ڕێکەوتنامەکە. تەنانەت لە کۆتایەکانی مانگی ئایری ڕابردووشدا عەرەجی با سەرۆکایەتی شەندێکی باڵای ئەمنی گەیشتە تاران کە هەر یەکە لە ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێم و هیوا ئەحمەد سەرۆکی دەزگای ئاسایشی هەرێم لە شاندەکەدا بەشدار بوون. ئامانجی سەرەکی سەردانەکەش بۆ گفتوگۆکردن بوو لەبارەی جێبەجێکردنی ڕێکەوتنامە ئەمنیەکەی بەغداد. دیاریکردنی مانگی ئەیلول وەکو دوامۆڵات بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە و چەککردنی حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵات لە کاتێکدایە ساڵی ڕابردووش کۆماری ئیسلامی ئێران لە هەمان مانگدا و هاوکات لەگەڵ دەستپێکردنی خۆپشاندانەکانی دژی مەرگی ژینە ئەمینیدا هێرشێکی فراوانی کردە سەر کۆیە و پردێ و زڕگوێز لە قوڵای خاکی هەرێمی کوردستاندا کە بنکە و بارەگای حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی لێیە. ئەمە دوایین هێرش نەبوو بەڵکو لە مانگی 11دا 2 جاری دیکە هێرشەکانی دووبارە کردەوە. هاوکات تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان لە راپۆرتێکدا شکرای کردهبوو بەهۆی ئەو سێ هێرشەی ئێرانەوە 21 کەس لە ئەندامانی حیزبەکانی ڕۆژهەڵات و بنەماڵەکانیان کوژراون. لەباری هەڵوێستی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان سەبارەت بە چەکدانان و جێهێشتنی خاکی هەرێم زووم قسەی لەگەڵ ژمارەیەک لە بەرپرسانی ئەو حیزبانە کرد. ئەوان چەکدانان بە هەموو شێوەیەک ڕەت دەکەنەوە دەڵێن هیچ حیزبێکی ڕۆژهەڵات ئامادە نییە بچێتە ژێرباری ئەو داواکاریەوە. بەرپرسانی حیزبەکانی ڕۆژهەڵات دەڵێن حکوومەتی عێراق پێشنیازی کردووە دوایەوەی حیزبەکانی ڕۆژهەڵات چەک دادەنێن کەمپێکیان لە نزیک مووسڵ بۆ دروست بکرێت و تێیدا نیشتەجێ بکرێت. بەڵام ئەوان ئەو پێشنیازیان بە هەموو شێوەیەک ڕەت کردوتەوە پێیان وایە پێشنیازەکە بۆ ئەوەیە تاوەکو ئەو دۆخەی بەسەر موجاهیدینی خەڵکدا هات لە کەمپی ئەشراف بەسەر ئەوانیشدا دووبارە ببێتەوە. بۆ پێی ناوچەکە لەژێر کۆنتڕۆڵی حەشدی شەعبیدایە و ئەگەری زۆر بوو ڕۆژانە ڕووبەڕووی هێرشی موشکی ببنەوە. زووم لەسەر ئەم بابەتە قسەی لەگەڵ 6 بەرپرسی حیزبی دیموکرات و 4 بەرپرسی کۆمەڵەدا کرد لە زاری ئەوانەوە ئەوەی دەستکەوت کە لە بەرامبەر پێشنیازەکەی حکوومەتی عێراقدا حکوومەتی هەرێمیش پێشنیازی کردووە 2 کەمپ دروست بکرێن. یەکێکیان لە هەولێر لە ناوچەی بنەسڵاوە و ئەوەی دیکەشیان لە سلێمانی لە ناوچەی تاسوولجا. بەرپرسانی حیزبەکانی ڕۆژهەڵات دەڵێن لاریان نییە ئەگەر ئەو کەمپانە بۆ نیشتەجێکردنی خانەوادەکانیان و کەسانی مەدەنی بێت و لە ژێر چاودێری نەتەوەیە گرتوەکاندا بێت. بەڵام هەرگیز ئەوە قبول ناکەن کە پێشمەرگە چەک بکرێت و لەو کەمپانەدا نیشتەجێ بکرێت. هەر شاد بن.